ڕۆژێکی پێش جەژنی قوربانی لەسەر گۆڕی شەهید بەرخودان گەرمیانی وەستاوین وەکو نەریتێکی هەڤاڵانەی تەفگەری ئازادی کوردستان سەردانی گۆڕی شەهید بەرخودانمان کردووە و لێرەوە بەڵێن دووپاتەکەینەوە کەوا لەسەر ڕێباز و بیر و باوەڕی شەهید بەرخودان بەردەوام بین و وەکو تەفگەری ئازادیش هەمان ڕێباز بەردەوامەکەین لە پێناو ئازادی و دیموکراسی بۆ گەلی باشووری کوردستان و بۆ تەواوی گەلی ڕۆژهەڵاتی ناوڕاست و لەسەر خەتی ڕێبەراپۆ بەردەوامەکەین. هەروەها ئەو ڕێبازی کەوا شەهیدان لە پێناوی تێکۆشانیان کردووە بە هەمان ڕێباز و بە هەمان تێکۆشان ئێمە بەردەوام بکەین تاکو نەگەینە ئازادی نەوەستین. و ئەمڕۆ ئێمە وەکو هەڤاڵانی ئەنجومەنی گەرمیانی تەفگەری ئازادی کوردستان سەردانی گۆڕی شەهیدانی گەریلامان کردووە لە گەرمیان لە گوند و شار و شارچەکانی کەرار و دەوروبەری. شاهید نامرن، شاهید نامرن، شاهید نامرن، شاهید نامرن، شاهید نامرن، شاهید نامرن.